پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. یەکەم، خولی سەرکەوتن. خولی سەرکەوتن یەکێکە لە خولە پرشنگدارەکان کە تەمەنی زیاتر لە 17 ساڵە و خولێکی سەرەتاسەریە و تێیدا هاوکاری قوتابیانی پۆلی 9 و 10 و 11 بەگشتی و قوتابیانی 12 بە تایبەتی دەکرێت. لە خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا ئەم خولە لە شارەکانی سلێمانی، هەولێر، چەمچەماڵ، تەکیە، شۆڕژ، کۆیە و کەرکووک هەبووە. چەندین خولیش لە شار و شارۆچکەکانی کوردستان کراونەتەوە. جیا لە خوێندنی وانەکانی قوتابخانە لە ڕێگەی شارەزایانی بواری گەشەپێدانی مرۆیی چەندین سیمینار لەسەر شێواز و ڕێگاکانی سەرکەوتن بۆ قوتابیان ئەنجام دراوە و بەپێی ئامارەکان لە خولی پێنجەمدا نزیکەی 16,200 قوتابی لە خولی سەرکەوتن و سیمینارەکانی سوودمەند بوون. هاوکات بەشی خولی سەرکەوتنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2017 بە هاوکاری کۆمپانیای پرۆگرامی ئامادەیی بۆ یەکەم جار سەرجەموانەکانی پۆلی 12 ئامادەی زانستی و وێژەی و نۆی بنەڕەتی بە سۆرانی و بادینی و ئینگلیزی لە ئاپلیکیشنێکی ناوازەدا بە شێوازی هەڵبژاردن خستە بەردەستی قوتابیان. دووەم، پرۆژەی ڕێگای زانکۆ بۆ هاوکاری دەرچوانی پۆلی 12 ئامادەی. ئەم پرۆژە 4 قۆناغە. لە قۆناغی یەکەمدا نمرەی قوتابیان وەردەگیرێتەوە. قۆناغی دووەم، ستافی تایبەت بە سیستەمەکانی وەرگرتنی قوتابیان لە سەرجەم ناوچەکانی کوردستان دروست دەکرێت. هەروەها خولی تایبەت بۆ ستافی ناوەند و لقەکانی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتنی قوتابیان دەکرێتەوە. هاوکات سیمینار و وەرکشۆپی تایبەت بۆ دەرچوانی 12 ئامادەی ساز دەکرێت کە لە 4 ساڵی ڕابردووی پرۆژەکەدا 45 وەرکشۆپ لە ناوچە جیاوازەکانی هەرێم بەڕێوە چوون. قۆناغی سێیەم، لەم قۆناغەدا دەرگای بینا و بارەگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕووی قوتابیاندا دەکرێتەوە. پێدانی ڕێنمایی و پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن لە ناوچە جیاوازەکانی کوردستان دەست پێ دەکات و با درێژایی وادەی مۆڵەتی وەزارەت بۆ پڕکردنەوەی فۆرم ئەم قۆناغەش بەردەوام دەبێت. قۆناغی چوارەم، لەم قۆناغەدا هاوکاری قوتابیان دەکرێت تا پەیوەندی بەو بەشانەوە بکەن کە لێی وەرگیراون و لە هەر زانکۆ و پەیمانگایەک لیژنەی پێشوازی دروست دەکرێت. هەروەها ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانی کتێبی ڕێنما بە تیراژی 5,000 چاپ بڵاو بکاتەوە کە یەکەم کتێبە وردەکاری سەرجەم بەشەکان لەخۆ دەگرێت. لە خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا تەنها لە پرۆژەی ڕێگای زانکۆ و بە کۆی هەر 4 قۆناغەکە بەپێی ئامار و داتاکانی لیژنە باڵەکانی پرۆژەکە 65,300 قوتابی سوودمەندی پرۆژەکە بوون کە بە گەورەترین پرۆژەی هاوکاری قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی کوردستان دادەنرێت. سێیەم، پرۆژەی سیمبولی نور. پرۆژەی سیمبولی نور کە یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و تایبەتە بە باڵاپۆشی لەلایەن بەشی خوشکانی ڕێکخراوە سەرپەرشتی دەکرێت و ساڵانە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیدا چالاکی ئەنجامەدەن و تا لە خولی پێنجەمدا ئەم ئامارانە تۆمار کراون. 2500 پروشەر کە باسی باڵاپۆشی و سوودەکانی باڵاپۆشی دەکات بڵاو کراوەتەوە. دابشکردنی 3000 لەچک بەسەر خانمانی باڵاپۆشدا. سازدانی دەیان چالاکی جۆرا و جۆر لە کۆڕ و سیمینار و پانێڵ و بەرنامەی ڕادیۆیی و تەلەڤیزیۆنی لەسەر گرنگی باڵاپۆشی بۆ ئافرەتان. دروستکردن و بڵاوکردنەوەی 35 کورتە ڤیدیۆی تایبەت بە باڵاپۆشی، بەخشینەوەی کتێب و نامیلکە و شیرینی و گوڵی سروشتی و دیاری لە ناوەندەکانی خوێندندا. هەروەها لە 19/6/2021 ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوبەشی لەگەڵ ئۆفیسی ڕانیای سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشی ساز کرد کە تێیدا 1600 کچی گەنجی دەڤەری ڕاپەڕین باڵاپۆشی خۆیان تێیدا ڕاگەیاند. چوارەم، پرۆژەی دۆستانی محەممەد سەلی الله عليه وسلم. پرۆژەی دۆستانی محەممەد لە ساڵی 2008ەوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ڕاگەیەنراوە و لە خولی پێنجەمدا ئەم پرۆژەیە بە نوێگەری درێژەی پێدراوە. لە 5 ساڵی ڕابردوودا کتێبی لە دیداری محەممەد چاپ کرا.
هەروەها سێ تاقیکردنەوە لە ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەڕێوە چووە کە نزیکەی 4500 کەس بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە. هەروەها نزیکەی 5000 فەرمودە چاپ کراوە و بڵاو کراوەتەوە. هاوکات نزیکەی 40 کۆڕ و سیمینار و دیبەیت و ئاهەنگی هونەری لە میانی پرۆژەی دۆستانی موحەممەد لە ناوچە جیاوازەکانی هەرێم ساز کراون. هەر لە چوارچێوەی پرۆژەی دۆستانی موحەممەد درودی خوای لەسەر بێت پرۆژەی پرشنگی فەرمودە ڕاگەیەندرا و لە 28 پێنجی 2021 بە بەشداری 4000 کەس لە سەر تاسەری کوردستان تاقیکردنەوە لە 40 فەرمودەی سەروەری مرۆڤایەتی بەڕێوە چوو. دواتریش 50 قوتابی سەرکەوت و خەڵات کرا. هاوکاریە خێرخوازیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە خولی پێنجەمی خۆیدا بە چەند شێوەیە کاری خێرخوازی ئەنجام داوە. لەوانەش یەکەم دەستگای ڕاژە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان خاوەنی دەستگای ڕاژەیە کە تایبەتە بە هاوکاری قوتابیانی کەم دەرامەت. لە پێناو گرنگی پێدانی زیاتر بەم دەستگایە لە خولی پێنجەمدا کردی با بەشێک لە دەستەی بەڕێوەبردننی سکرتاریەت و بەرپرسەکەشی ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتاریەتە. دەستگای ڕاژە لە ماوەی خولی پێنجەمدا بە شێوەی کاتی هاوکاری 300 قوتابی کردووە بە بڕاپاری جیاواز. هەروە بە شێوەی بەردەوام لە کاتی دەوامدا هاوکاری 12 قوتابی کردووە. هاوکات لە کاتی قەیراندا قیستی خوێندنی بۆ 3 قوتابی دابین کردووە. ئێوارەخوانی ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ قوتابیە بەشە ناوخۆیەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. لە 4 ڕەمەزانی ڕابردوو ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ هاوکاری قوتابیان کە قورسە لە کاتێکدا بە ڕۆژوون و تاقیکردنەوەیان هەیە خۆیان خواردن ئامادە بکەن. بە هاوکاری خێرخوازان ئێوارەخوان بۆ قوتابیانە ساز کراوە. لە 4 ڕەمەزانی ڕابردوودا 8000 قوتابی لەسەر تاسەری کوردستان لە ئێوارەخوانەکانی ڕەمەزانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوودمەند بوون. هاوکاری هەر دەستگا و ڕێکخراوێکیش کراوە کە ئێوارەخوانی بۆ قوتابیان ئەنجام دابێت. چوارەم دابەشکردنی بەشە خۆراک بەسەر قوتابیانی بەشە ناوخۆیەکاندا. دابەشکردنی بەشە خۆراک بۆ زیاتر لە 500 ژووری بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی بە هاوکاری کۆمپانیەکانی خۆراک. هەروە لە ناوچەکانی دیکەی کوردستان بەشە خۆراک بە شێوەی جۆراوجۆر بەسەر زیاتر لە 5000 قوتابی بەشە ناوخۆیەکان دابەش کراوە. لەگەڵ ئەمانەشدا بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە و لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەشە خۆراک بەسەر زیاتر لە 250 قوتابی دابەش کراوە. خولە هاوینەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لە کاتی هاتنی وەرزی هاویندا بۆ ئەوەی قوتابیان سوود لە پشووی هاوین وەربگرن چەندین خولی جۆراوجۆر دەکاتەوە. لەوانە خولە پەروەردەییەکان. لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئامانجی پێگەیاندنی نەوەیەکی تەندروست خولی پەروەردەیی دەکرێتەوە. تەنها لە ساڵی 2019 زیاتر لە 1700 قوتابی خۆناغی 1 تا 9 بنەڕەتی بەشداری خولە هاوینە پەروەردەیەکانیان کردووە. لە خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا 6000 قوتابی لە خولە هاوینە پەروەردەیەکانی ناوەند و لقەکانمان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەشدار بوون. خولە ناپەروەردەییەکان. جیا لە خولە پەروەردەییەکان بۆ قوتابیانی ئامادەی و زانکۆپی مانگەکانیش خولی جۆراوجۆر دەکرێتەوە. لەوانە خولی بەهێزکردنی وانەکان، خولی درومان، سەرتاشی، ئەندازیاری، پزیشکی، یاسایی، گەشەپێدانی مرۆیی و چەند جۆرێکی دیکە کە لە 3 ساڵی ڕابردوو 2500 قوتابی لەم خولە جۆراوجۆرانی ناوەند و لقەکانمان سوودمەند بوون. ئەنجامدانی ئاهەنگ بۆ پیرۆزبایی لە یەکەمەکان. ساڵانە لە دوای کۆتایی هاتنی ساڵی خوێندن و هاتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەی قوتابیان بەگشتی و قوتابیانی پۆلی 12 ئامادەی و 9 بنەڕەتی بە تایبەتی لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاهەنگی جۆراوجۆر بۆ پیرۆزبایی و ڕێزلێنان لە قوتابیە یەکەمەکان ساز دەکرێت. لە 5 ساڵی ڕابردوودا نزیکەی 50 ئاهەنگ ئەنجام دراون و خەڵاتی زیاتر لە 550 قوتابی کراوە. لە ساڵی 2020 دۆخی کۆرۆنا نەیهێشت ئاهەنگ بۆ قوتابیە سەرکەوتوەکان ساز بکەین. بەڵام شاندێکی مەکتەبی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان
باوڕێتی ناوەند و لقەکانی سنوورەکان ماڵ بە ماڵ 170 قوتابی سەرکەوتوی قۆناغی دوازدەی ئامادەییان لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان بەسەر کردەوە. چەند چالاکیەکی گشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. یەکەم، فیستیڤاڵی ئەوین. فیستیڤاڵی ئەوین گەورەترین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی ئیسلامیە لە هەرێمی کوردستان بە بەشداری چەندین هونەرمەندی ناودار لە ڕۆژهەڵات و باکوور و باشووری کوردستان بەڕێوە دەچێت و خاوەنی جەماوەر و ناو ناوبانگێکی تایبەتە و ساڵانە لەلایەن ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ساز دەکرێت. لەم خولەی ڕێکخراوەدا 3 جار فیستیڤاڵی ئەوین بەڕێوە چووە و نزیکەی 2000 کەس بەشداری فیستیڤاڵەکەیان کردووە. بۆ پڕبەرهەمترین نووسەری کورد کە ئێستا لە ژیاندایە. ئەم ساڵ ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی بەڕێز جەنابی مامۆستا عالی باپیری دەستنیشان کرد. هەروە لە ساڵی 2019 ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی خەڵاتی قەڵەمیان بۆ نووسەر و ڕۆشنبیر و بیریاری دیاری کورد مامۆستا عالی باپیر بەخشی. مۆندیالی قوتابیان لا پرۆژەیەکی نوێدا و بۆ کۆکردنەوەی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان 2 جار مۆندیالی قوتابیان لەسەر ئاستی ناوەندەکان بەڕێوە چوو. لە کاتی کەرەنتینەدا و لەلایەن بەشی وەرزش و هونەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێشبڕگەیەکی زانیاری گشتی لەسەر ئاستی کوردستان بۆ ئەندامان بەڕێوە چوو. بۆردی تەکنۆلۆژیا و زانیاری لە هەنگاوێکی بێپێشینەدا مەکتەبی سکرتاریەت بڕیاریدا بە دروستکردنی بۆردی تەکنۆلۆژیا و زانیاری بۆ شارەزایانی بواری تەکنۆلۆژیا. ئەم چالاکیان و سەدان چالاکی دیکە کە لێرەدا دەرفەتی باسکردنیان نییە بە هەوڵ و ماندووبوونی سکرتێر و 9 ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتاریەت و 17 ناوەند و 120 لق و زیاتر لە 4000 ئەندام و کادری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەنجام دراون.